هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی ڕێژەی پاشەکەوتی موچە چۆن دەبینی؟ من وەکو گەنجێک پێم باشە کە حکوومەت ئەو کارە دەکات و پاشەکەوت کەم دەکاتەوە و معاشیش دەدێت بە فەرمانبەران و پێشمەرگەکان بەڕاستیەوە کارێکی زۆر باشە و ئەگەر حکوومەت ئەنجام بدات بەڵکو تەنها هەر قسە نەبێت و هەروەکو ڕۆژەکانی پێشتر برێت پاشەکەوت کەم دەکەینەوە موچەکەی زیاد دەکەین. بەنسبەت ئەو بڕیارێکی ئێستا دەرچووە باشی دەبینم ئیجابی دەبینم ئەو پێداچوونەوەی بە موچەکان حتما خەڵک متحوت دەبێت بەڵام هیوادارم ئەو جێبەجێکردنەوەی بەسەرەترین کات بێتن ئەگەر زوو جێبەجێ بکرێت حتما دەبیتە مایە دڵخۆشی خەڵکی و وسیقە ومتوانەیە کە خەڵکەمان نەیبوو لەبەرەوەی وعدەی زۆری پێدرا و زۆر لە چاوەڕوانی بووە و زەختێکی زۆری لەسەر ئەو مێشکی خەڵک چاکردیە حتما تأثیر دەبیتن باشتر بیت. بەڕاستی هەنگاوێکی زۆر گرنگە کە هەموو هاوڵاتیان و مۆچەخۆران ئینتیزاری ئەم بەرنامەیە بین و ئەوەی باشتر ئەوەیە کە ئەوەی کرایە تا حەدێکی زۆر باش بی کە باشتریش ئەوەیە کە ئەو پاشکەوتە ئەو ڕێژەیە کە بە هیچ شێوەیەکی نەمینێت. هەنگاوێکی زۆر باشە لە حکوومەتی هەرێمی کوردستان بەنسبەت کەمکردنەوەی پاشەکەوت بۆ هەنگاوی یەکەم دامە لە حکوومەتیش هەیە زیاتر هەنگاو بنێت وەبی پاشکەوت نەمینێتن لە موچەدا دەستخۆشیش لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین.